کۆماری ئیسلامی و دژوازیە چارە هەڵنەگرەکان. سەر لە بەیانی ڕۆژی شەممە 5 خەزەڵوەر ئەرتەشی ئیسرائیل ژمارەیەک لە ناوەندە نظامیەکانی کۆماری ئیسلامی لە تاران خوزستان کردە ئامانج. تا ئێستا زیانەکانی ئەو هێرشە بە وردی ئاشکرا نەبووە. هەواڵەکانی تا ئێستا باس لەوە دەکەن کە 4 کەس لە هێزەکانی ئەرتەش کوژراون و ناسنامەکانیان بڵاو کراوەتەوە. لەو ڕۆوەکە لە بەرنامەی دوێنەی تەلەڤیزیۆنی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەدا لەسەر ئەم هێرشانە کە نیشانەی دژوازیە چارە هەڵنەگرەکانی کۆماری ئیسلامین قسە و باسکراوە، بە گونجاو مانزانی بەستێن و دەرەنجامی سیاسەتە شەرخوازیەکانی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل کە لە هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی ڕاهی کاریگەردا ڕەنگی داوەتەوە، سەر لەنوێ و لە 2 بەرنامەدا بۆ ئەو بینەرانەی کە ڕەنگە نەیان بینی بێت بڵاو بکەینەوە. ئێستا سەرنجتان بۆ بیستنی بەشی یەکەمی ئەم هەڵسەنگانە ڕادەکێشین. خاڵی یەکەم، ئەولەویەتەکانی ڕژیم لە کەشوهەوای شەڕدا. لە بارودۆخێکدا کە کەشوهەوای شەڕ باڵی بەسەر وڵاتدا کێشاوە، ئەولەویەتی ڕژیمی ئیسلامی بریتیە لە سەرکوتی چالاکانی پیشەیی و مەدەنی. هەفتەی ڕابردوو سەر لە نوێ شاهدی مەحکومکردنی محەممەد حەبیبی، هەڵسوڕاوی پیشەی مامۆستایان، سەپاندنی سزای 5 ساڵ زیندان بەسەر نیلوفەر حەمیدی و ئیلاهە محەممەدی، دەرکردنی سزای 10 مانگ زیندانی بۆ مەنیژە خۆشنود هەڵسوڕاوی خەڵکی بۆکان، دەستگیرکردنی کەوسەر دێهبانزادە و هەڕەشەکردن لە بنەماڵەی دادخوازان بووین. لە هەمان کاتدا دەرکردن و دوورخستنەوەی سومەیە ئەختەرشومار، ئیسماعیل عەبدی و مهدی معەرف، ڕاوێژکاری قوتابخانەکانی ناوچەی چواری پارێزگای ئەلبۆرز لە پەروەردە و بارهێنان، دادگاییکردنی کەوکەب بۆداغی، هەڵسوڕاوی پیشەی مامۆستایان، هەڵکوتانە سەر ماڵی ڕەزا شەریفە مامۆستایەکی خەڵکی سنە و هەروەها بانکێشکردنی متاهرە گونەیی، بەیانگەری بەردەوامی سەرکوتی هەڵسوڕاوانی پیشەیی مامۆستایانە. دادگای ئینقلابی ئیسفەهان بە کۆیگشتی سزای 90 ساڵ زیندانی و 900 میلیۆن تمەنی بەسەر نەدا بەدەخش، پەرستوو حەکیم، نگین خادمی، یەگانە ڕوحبەخش، ئارەزوو سوبحانیان، مژگان شاهڕزایی، شانا شەوقیفەر، نەدا عیمادی، بەهارە لوتفی و دەژنی بەهایدا سەپاند. واقعیەتەوەیە کە دەسەڵاتی ئیسلامی مێزی تایبەتی هەیە بۆ بەدواداچوون و سەرکوتکردنی ڕێکخراوە سیاسیەکان، ڕێکخراوە کرێکاریەکان، بەهایی و دەروێشیەکان و هەروەها لەم پێناوەدا چەندین هەزار کەسیش وەک ئارتەشی سایبەری سەرقاڵی بەدواداچوونی یەک بە دوای یەکی هەڵسوڕاوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. لێکۆڵینەوە لەم دۆخە ئەوەمان بۆ دەردەخات کە ڕژیمی ئیسلامی پتر لەوەی کە نیگەرانی هێرشەکانی ئیسرائیل و لێکەوتەکانی شەڕ لە ناوچەکە و هەروەها کاریگەری ئەو شەڕە لەسەر چارەنووسی خەڵک و تەنانەت دەسەڵاتیش بێت، نیگەرانی پێشڕەویەکانی ئاخێزی جەماوەری خەڵکی ئێرانە. لەمڕۆوە هەموو هەوڵەکانی بۆ سەرکوتی هەر چەشنە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی خستۆتەگەر. واقعیەت ئەوەیە کە مەسعود پزیشکیان نەکەر نەیتوانیوە هیچ کام لە بەڵێنەکانی بەکردەوە دەربێنێت، بەڵکو بە گرانترکردنی نرخی نان و هەڵاوسانی بەردەوام و بێبەهاکردنی دراوی وڵات بە بیانووی هەلومەرجی شەڕ ژیانی لە زۆربەی هەرە زۆری دانیشتوانی ئەم کۆمەڵگەیە کردووە بە دۆزەخ. ناکۆکی تون لەسەر لابردن یا لانەبردنی فیلتەرکردن و هەوڵی باڵی پایداری بۆ جێبەجێکردنی پرۆژە یاسای حیجاب دەری دەخەن کە بەڵێنیەکانی مەسعود پزیشکیان پوچ و بێبنەما بوون. بەواتایەکی تر دەسەڵات لە ئاکامی دژوازیە ناوخۆییەکانی و پەرەسەندنی ناکۆکیەکان لەسەر بەستێنی داڕمانێکی سیاسی ناتوانێت تەنانەت وەڵام بە لانی کەمێک لە بەڵێنەکانی بداتەوە، هەر بۆیە تاکە ڕێگایەک کە بۆی ماوەتەوە بریتیە لە چڕکردنەوەی سەرکوتەکان. واقعیەتەوەی کە بێتوانایی دەسەڵات لە ئەنجامدانی کەمترین چاکسازی تەنانەت ئەو بەشەش لە ڕفۆرمخوازانی بێهیوا کردووە کە بە ئومێدی هەندێک ڕفۆرم گەڕابوونەوە ژێر ئاڵای دەسەڵات. هەر لەم ڕۆیە کە دەبێت چاوەڕوانی تونتربوونەوەی هەرچی زیاتری سیاسەتی سەرکوتگەرانەی دەسەڵات بین. بێگومان سیاسەتی سەرکوتکردن لە کەشوهەوای شەڕیشدا گەلێک چڕتر دەبێتەوە. دووهەم، پاشەکشەی درەنگوەخت لە سیاسەتی دەرەوەدا.
دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە ژێر گوشاری بزوتنەوەی جەماوەریدا گەیشتوتە ئەو بڕوایی کە دەبێت بە هەندێک لە سیاسەتەکانی تا ئێستایدا بچێتەوە بۆ ئەوەی هەم خۆی لە ئیفلاس و داڕمانی ئابووری ڕزگار بکات و هەم بتوانێت لەگەڵ بزوتنەوە ئازادی خواز و داواکاری تەوەرەکان بەرەوڕوو بێتەوە. هێڵی پێشەوەی ئەم گۆڕینی ئاراستەیی ڕێبەری ڕژیم لەسەر بنەمای پاشەکشەکردن لە سیاسەتی دەرەوە بە مەبەستی چارەسەرکردنی گرفت و ناکۆچیەکانی لەگەڵ وڵاتانی ئوروپا دیاریکراوە. مەسعود پزیشکیان لە سەردانەکەیدا بۆ نیویۆرک لەگەڵ 7 کەس لە ڕێبەرانی یەکێتی ئوروپا کۆب بووە. بەڵام سیاسەتی دەستڕێژیکردنی ڕژیم بەرەو لای یەکێتی ئوروپا ناکە هەر بە گەرمی پێشوازی لێ نەکرا، بەڵکو یەکێتی ئوروپا سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی گرتوۆتە بەر. گەماڕۆخستنە سەر 3 کۆمپانیای هێڵی ئاسمانی ئێران بە بیانی ڕۆڵی ئەوان لە ناردنی چەک بۆ رووسیە و هەروەها پشتیوانیکردن لە ئیدعای ئێماراتی یەکگرتووی عەرەبی و 6 وڵاتی یەکێتیە شێخنشینەکانی کەنداوی فارس سەبارەت بە داگیرکراوبوونی 3 دوورگەی ئێران لە کەنداوی فارس واتە تۆمبی بچووک، تۆمبی گەورە و ئەبوو موسا دەری خستکە یەکێتی ئوروپا چڕکردنەوەی گوشارەکانی سەر کۆماری ئیسلامی کردوتە چەقی سیاسەتەکانی خۆی بەرامبەر بە ڕژیم. یەکێتی ئوروپا کە لە ڕووداوەکانی 1 ساڵی ڕابردووی غەزەدا تەنانەت 1 جاریش بەرامبەر بە داگیرکردنی سەرزەمینی فلستینیەکان لەلایەن ئیسرائیلەوە کە بەڕوونی لە بڕیارنامەکانی نەتەوەیە گرتووەکاندا هاتووە ناڕزایەتی دەرنەبڕیوە لە ناکاو باس لە داگیرکردنی ئەو 3 دوورگەیە لەلایەن ئێرانەوە دەکات. بارودۆخێکی لەو شێوەیە نیشانەی شکستهێنانی سیاسەتەکانی دەرەوەی ڕژیمی ئیسلامیە کە ئێرانی لەگەڵ مەترسی جددی بەرەوڕوو کردوێتەوە. بەڵام وا پێدەچێت کە هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ گۆڕینی ئاراستەی سیاسەتەکانی دەرەوەی درەنگوەخت چۆتە بواری کرداریەوە. لەم پەیوەندیەدا سەرەڕای سیاسەتی دەستڕێژیکردنی کۆماری ئیسلامی بەرامبەر بە رووسیە و چین و تەنانەت قبولکردنی مەترسیەکانی هاوکاری نظامی لە پەیوەند لەگەڵ شەڕی ئۆکراین شان بە شانی رووسیا، ئەم دووزل هێزە جیهانیە هیچ بایەخێک بە پەیداویستی استراتیژیکەکانی ئێران نادەن. ئاڵوگۆڕە ئابوووریەکانی چین لەگەڵ ئەمریکا، ئوروپا، سعودیە و وڵاتانی دیکەی عەرەبی و تەنانەت ئیسرائیلی ژوای کردووە کە لەو شەڕەی ئێستاشدا بە پارێزەوە هەڵسو کەوت بکات و پشتی کۆماری ئیسلامی چۆڵ بکات. رووسیاش بەهۆی پەیوەندیە بە هێزەکانی لەگەڵ ئیسرائیل و کارکردن لەسەر مەحوەری باکۆ تەل ئەبیب و سەرەڕای ئەوەی کە ئێران لە سووریا وەک پیادە نظام هێزی ئاسمانی رووسیا هەڵسو کەوتی کرد، تەنانەت ڕێگە نادات کە سیستمە بەرگریە پێشکەوتووە دژە ئاسمانیەکەی لە سووریا ڕێگری بکەن لە هێرشی فڕۆکە ئیسرائیلیەکان بۆ سەر بنکەکانی ڕژیم لەم وڵاتە. چاوخشانێک بەسەر کۆی گشتی ئەم هۆکارانەدا نیشان دەدات کە پاشەکشەی ڕژیمی ئیسلامی لە سیاسەتی دەرەوەدا زۆر درەنگ بووە و پێدەچێت بەبێ پاشەکشەی زۆر گەورەتر هیچ ئاکامێکی لێ نەکەوێتەوە. دیپلۆماسیەتی دەوڵەتی پزیشکیان بە سەردانە شەخسیەکانی خۆی و وەزیری دەرەوەی وڵاتەکەی بۆ وڵاتانی دراوسێ و عەرەبی هەوڵ دەدات وێنایەکی کەم مەترسیدار لە ڕژیمی ئیسلامی بە ناوچەکە نیشان بدات و بێلایەنی ئەو وڵاتانە لە ئەگەری شەڕ لەگەڵ ئیسرائیلدا مسەوگەر بکات. ئەم بابەتە ئەوەمان بۆ دەردەخات کە بەرپرسە سەرەکیەکانی دەسەڵات لە بابەت پەرەسەندنی شەڕ و دەرەنجامەکانی زۆر نیگەرانن. چاوخشانێک بەسەر واقعەتەکانی بارودۆخی ئابووری و ڕیزبەندیە نێودەوڵەتیەکان و هاوسەنگی هێزی نظامی ڕژیمی ئیسلامی بەرامبەر بە ئیسرائیل، وڵاتێکی کە سەرەڕای هەموو جنایەتەکانی لە غەزە و لوبنان لە پشتیوانی هەملانی ئەمریکا و ڕۆژاوا بەهرەمەندە، ئەوە نیشان دەدات کە ڕژیمی ئیسلامی توانایی چوونە ناو شەڕێکی ئەو تۆی نییە، بەتایبەت ئەوەی کە لە ناوخۆی وڵاتدا لەگەڵ بزوتنەوەیەکی ڕوو لە گەشەی جەماوەریدا بەرەوڕوو.